السلام عليكم هاوڕێیان ئێمە ئەوڕۆ لە شاری گلاسگۆ لە شانشینی سکۆتلەندا لەو شوێنێکەوە بڕیارە کاتژمێر 1 و لێرانە یادی چاردەمین ساڵ یادی شەهیدی قەلەم سەردەش عوسمان بکرێتەوە و لێرەین چاوەڕێین تاکو هەموو ئێمە وەکو دامانی ڕێکخراوی حەڤەی شوبات ئەمڕۆ هەستین بە خۆپیشاندان ناڕزایی و بە یادکردنەوەی سەردەش عوسمان کە 14 ساڵ لەموبەر بە هەستان بە تیرۆرکردنی لە بەردەم. ئەمڕۆ ئێمە وەکو دانیشتوانی گلاسگۆ لە سکۆتلەندا دژی دەسەڵاتی حکوومەتی هەرێم دەسەڵاتێکە گەندەڵی کە هەتا وەکو ئێستش گەندەڵکاران و بکوژانی ڕۆژنامەنووسانی دەستگیر نەکردووە، ئێمەش بەردەوام ببین هەتاوەکو کاتێک کە دادگایکردنی بکوژانی سەردەش عوسمان کاوە گەرمیانی ڕۆژنامەنووسان ئازادی خوازان دەدرێن بە دادگا و کۆتاییان پێدێت. ئێمەش وەکو ڕێکخراوی حەڤەی شوبات بەردەوامە بین لە شاری گلاسگۆ. زۆر سپاس دەستان خۆش. ئێمە ئەمڕۆ وەکو دانیشتوانی شاری گلاسگۆ لە شانشینی یەکگرتووی بەریتانیا هەستاین بە ئەنجامدانی گیربوونەوەیەک لە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی بەتوانا و دلێر و چاونەترس سەردەش عوسمان کە لە 5 2010 لەلایەن دەسەڵاتی کوردی هەولێر تیرۆر کرا کە ئەمڕۆ 14 ساڵ بەسەر تیرۆرکردنیدا تێدەپەڕێ. ئێمە لەم خۆپیشاندانەدا دووپاتمان کردەوە کە لەسەر هەمان بیر و ڕای ئەو بگرە سوورتر دەبین و داکۆکی تر دەبین لەسەر مافی خەڵک و ڕۆژنامەنووسان بەو هیوای ئێمەش بتوانین بەگربوونەوەکانمان بتوانین هێزێکی ڕۆحی بۆ هەم بنەماڵەیەکەی هەم بۆ خۆشەویستانی بگەڕێنینەوە و لە داهاتووداش بە چالاکی هەمە جۆر و بە گەورەتر یادی هەم سەردەش عوسمان کاوە گەرمیانی ویداد حوسێن شکر ڕێکانی و هەموو ڕۆژنامەنووسان دەکەینەوە بە هیواداریشین خوێن ڕشتینی ڕۆژنامەنووسان و تەواوی مرۆڤ کۆتایی پێبێ لە کوردستانی عێراقدا کە ئێستا کوردستانی عێراق پێمان وایە وەک ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی حەڤەی شوبات لە گلاسگۆ لە هەرێمی سکۆتلەندا لە 14هەمین ساڵیادی تیرۆرکردنی شەهید سەردەش عوسمان بەرز ڕامانگرت، هەروەها شەرمەزاری ڕوڕەشی بۆ بکوژانی سەردەش عوسمان. سەرتا بە خێراتی کاناڵەکەتان دەکەم. دیارە من وەکو ئەندامی ڕێکخراوی حەڤەی شوبات ئەمڕۆ مافەکانی مرۆڤ لە شاری گلاسگۆ هەستان بە یادکردنەوەی یەکەمی شەهیدی قەڵەم سەردەش عوسمان کە ئەمڕۆ 14 ساڵ تێپەڕدێ بێ سەر شەهیدبوونی سەردەش عوسمان لەلایەن پارتی دەسەڵاتی پارتیەوە و هەروەکو کاری هەمیشەیان سناریۆیەکی ئاوروبەرانیان بۆ دروست کرد بۆ شردنەوەی کارە قەزەونەکانی خۆیان و ئێمەش ئەمڕۆ داوامان کرد لێرەوە و لێرەوە بە بنەماڵەی پارتی ئەڵێن دەنگی خۆمان دەگەینە سەرەوە و دیگەینە پەرلەمان بۆ دروستکردین دادگایەکی عادیلانەی نێودەوڵەتی بۆ ئەوەی بکرانی ئەو بکوژە تیرۆریستە بە سزای یاسایی خۆیان بگەێنرێن. کوشتنی سەردەش عوسمان 14 ساڵ پێش ئێستا سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە پارتی وێکێتی هێشتا دوو بنەماڵی دیکتاتۆر و دوو بنەماڵی بکوژن کە بە هیچ جۆرێک ئازادیان پێ قبوڵ نییە، بە هیچ جۆرێک قبوڵی ناکەن کەس دەست بۆ ئازادی ئەوان درێژکاتن ها ئەویان قبوڵە خۆیان حکومڕانی کوردستان بن. هێشتا سلمێنەری ئەوەی ئەمانە تەنها لە شاخ شۆڕژگێر بوون، ئەگینا لە ناو شارە تەنها ئەویانەوە کە خۆیان ئەیان کەن ئەمانە دژی گەنجن، دژی ئازادی. ڕێکخراوی حەڤەی شوبات هەساوین بە دووبارە یادکردنەوەی بکوژانی یادکردنەوەی خوا لێ خۆشبوو سەردەش عوسمان کە بەدەستی هەردوو بنەماڵەی گەندەڵ و بکوژی کورد لە کوردستان ڕفانیانە و کوشتیانە. ئێمە هەردەم پشتگیریمان بۆ ئەو کەسانەیە کەوا ئاوا بە لێقەوماوی و بەداماوی ئەکوژێن. ئێمە دژی ئەو کەسانەین کەوا بەو شێوازە ئەو کەسانە ئەکوژن کە مافی داوای مافەڕەواکانی خۆیانەکەن. ئێمە دەنگی ئەوان بە هەموو جیانەگەێنین و ئەو زوڵم و ستەمەی کەوا بەرامبەر ئەو گەلەی کوردستانەکرێ بە هەموو جیانی ڕاگەێنی. دەست پێ بالا زۆر سپاس دەمەوەکو ڕێکخراوی حەڤەی شوبات هەساوین بە یادکردنەوەی داهەمی ساڵیادی شەهیدکردنی خوێندکار و ڕۆژنامەنووس سەردەش عوسمان کە لە بەردەم زاگمەی سەلاحەدینە ڕفێنرا دوای 2 ڕۆژ لە ئەشکەنجەدانی کوژرا و تەرمەکان بە قۆڵبەستکراوی لە ڕێگای مووسڵفرەدا بوو. بەڵێ ئێمە وەکو گەنجانی کورد و وەکو کە گەنجانێک کە سەودی ئازاد و سەوتە مافەڕەواکانی خۆمان بەجیان بگەێنین هاتوینە وەکو سەردەش داوای مافی خۆمان بکەین و داوای بە دادگاییکردنی
بۆیەوە وە زۆر سپاس بۆ ڕێکخراوی حەڤەی شوبات ئەمڕۆ هەمومان هەموو ستافانی ئەندامانی وایەنە یعنی ڕێکخراوەکەمان لای هەفتەی شوبات خۆپیشاندانێکمان ساز کرد و ئەمیش وەکو هەموو ینی ئەوانی تر ڕۆژنامە نووسەکانی ترکاوە گەرمیانی و داد حوسێن و ئەوانە ئەمیش لەلایەن ماڵی پارتی و بەرزانی و کوژرا و بەداخەوە لە مووسڵ ینی جەنازەکەی دۆزرایەوە ئەمڕۆ 14 ساڵیان تێپەڕەبێ بەسەر یادیەوەینە شەیدێ و هەموو ساڵ ئێمە یادیەکەینەوە و شەیدبوونی بەرز ڕاز دەکرێت. ئێمە وەکو ڕێخەری چالاکوان ڕێخەری حەڤەی شوبات ئەمڕۆ هاتوون گرتبوونەوەمان کردووە بۆ پاڵپشتی لە شەیدکردنی سۆرانی مامە حەمە هاتوین دووبارە پشتگیری خۆمان ئامادە دەکەین و دووبارە خۆمان ئەوڕۆ وەکو چالاکوان و ڕێخەری هەفتەی شوبات کۆبوونەوە بۆ یادی شەهید قەڵەم سەردەش عوسمان کە ڕێکخراوی هەفتەی شوبات هەموو ساڵێک لەو ڕێکەوتەدا یادی شەهید قەڵەم دەکەین و بۆ دەرخستنی ڕووی ڕاستی ئەو بنەماڵەیە کە کەوتونەتە ژیانی شەهیدانی کە کەوتونە ژیانی نووسەران و ڕۆژنامە نووساندا. هاوڕانەوەی لێرە بینیتیان ئەوڕۆ گربوونەوەی کوردانی بەریتانیا بوو لە شانشینی سکۆتلەندا لە شاری گلاسگۆ. ئەم گربوونەوەیە ناڕەزایەتی بوو دژی ئەو ستەمەکە لە باشووری کوردستان لە ڕۆژنامە نووسان بەگشتی دەکرێت لە یادی چاردەمین ساڵیادی تیرۆرکردنی سەردەش عوسماندا لێرانە کوردانی سکۆتلەندا لێرانە هەستان بە ناڕەزایەتێکی دژ بە دەسەڵاتی کوردی هیوادارین هیوایان خواستووە هیوادارین بکوژانی سەردەشت و تەواوی شەیدانی قەڵەم بە زووترین کات بدرێتە دادگاکان.